براکانم هەموو کۆمەڵگاک ئەم سێ سنفەی تێدایە ئللا مەگەر صنفی دووەم نەمێنێ ئەو کاتە و کۆمەڵگایە لە ناو دەچێت ئەنەهلك وفينا الصالحون قال نعم إذا كثر الخبث ئەم سێ سنفە براکەم تۆ بزانە کامیانیت صنفێکی خراپەکار و گومڕا لاڕێ لە دینی خوا صنفێکی پابند بە دینی خوا کە ئەمر بە چاکە دەکا و نەهی لە خراپە دەکا صنفی سێهەمیش ئەوەیە کە دەڵێ دەست بە کڵاوی خۆتەوە بگرە چی بابانەی با خۆ من لەگەڵ ئەو خراپانە نین ئێمەوە ناکەین ئێمە بە حرامی دەزانین ئیشەکەیان بە باش نازانین بەڵام چیت داوە لەم بەزمە چیت داوە لەم بەزمە بۆ تۆ خۆت تووشی ناڕەحەتی دەکەی بە خەڵک دەڵی چاکە بکەن و خراپە مەکەن کاکە دانیشە واز بێنە کەواتە قەومێک هەر قەومێک دەبینی کۆمەڵی خراپەکاری تێدا کۆمەڵی لە خواترس فەرمان بە چاکەکار و نەهی لە خراپەکاری تێدایە کۆمەڵێکی متەخاذلیشی تێدایە کۆمەڵێکی سەلبی ترسنۆکیشی تێدایە کە کاکە چیمان داوە لەم بەزمە خەریکی کەسابەتی خۆت بە خەریکی ئیشی خۆت بە بە عیبی خۆتەوە مەشغوڵ بە خەمی هیچت نەبێت واز لە خەڵک بێنە ئەم سنفە زۆر خراپە ناڵین وەکو سنفی یەکەم خراپە بەڵام مع الأسف إنسان نابێت سلبی بێت خوای گەورە فەرمووی وەلتەکن منکم ئومەة يدعون إلى الخير با لە ئێوەدا کەسانێک بێ ئەمر بە چاکە بکەن دەعوە بکەن نەک وەڵا تۆ وا بزانی بەس بۆ دروستکراوی دەی چۆن ڕۆژانە پارە پەیداکەیت و شەویش بخەویت تۆ هەر بۆ دروست نەکراوی براکە ئێستا طائفەی سێم بەوە قەناعەت ناکەن کە خۆیان ئەمر بە چاکە ناکەن و نەهی لە خراپە ناکەن بەس بەوە قەناعەت ناکەن ڕەخنەش لە طائفەی دووەم دەگرن لە کۆمەڵی دووەم ڕەخنەشی لێ دەگرێت ئەگەر هەر ئەو باوتێ کاکە وەڵام پیاوی ئەو مەیدانە نیم ئەوەی تۆ دەیکەی من ناتوانم بیکەم من داوام پێ ناکرێ ئەمر بە چاکە و نەهی لە خراپەم پێ ناکرێ من پیاوی ئەو مەیدانە نیم ئێ باش دەکاکە دوعای خێر بۆ من کە من پێڵس دوعای خێر بۆ ئەو برایە بکە کە پێڵ دەستێ نە ئێستا دێ ڕەخنە لە تۆش دەگرێت تۆش سار دەکاتەوە